لە کاتێکدا پێویستە حکوومەت و وەزارەتی ناوخۆ بە زمانی دیالۆگ و تێگەیشتن لە داخوازی خەڵک ڕوبەڕووی ناڕەزایەتیەکان ببنەوە. دەرکەوتنی هێزێکی زەبەلاح بەچەکی قورس و گەمارۆدانی گوندێک و وەڵامدانەوەی داواکاری خەڵک بە گولە جارێکی دیکە جەختی لەو ڕاستیە کردەوە کە دەسەڵات زمانی هێز و سەرکوتی لە پێش زمانی یاسا و خزمەت داناوە. ڕووداوەکانی ڕۆژی شەممە 29 تشرینی دووەم دووبارەبوونەوەی سیناریۆی لالەزار بوو لە بەردەم کۆمپانیای لاناز لە دەڤەری زەرد، بەڵام بە قەبارەیەکی جیاواز. هەردوو ڕووداوەکەش جەخت دەکەنەوە لەوەی هەردوو زۆن لەلایەن چه ئەقڵێتێکی عەسکەرتاری و ئەمنیەوە بەڕێوە دەبرێن. لەلایەکی دیکەوە ڕاگەیەنراوەکەی وەزارەتی ناوخۆ کە تێیدا ناڕەزایەتیەکان بە فیتی دەرەکی و ئاژاوەگێڕی وەسف دەکات زیاتر لە بەیاننامەی جەنگی لە دژی دوژمنێک دەچێت، نەک قسەکردن لەگەڵ هاوڵاتیانی خۆی و بۆ ڕووداوێکی نێوخۆیی لە گوندێکی بچووکدا. بەکارهێنانی دەستەواژەی هەڕەشە ئامێزی وەک چیتر ڕێگە نادەین و لێدان لە دەستی تێکدەرانیش ئاماژەیەکی مەترسیدارن بۆ گەڕانەوە بۆ زمانی شەڕی ناوخۆ و تیۆری پلانگێڕی، وەک ماوەیەکە بە ئاشکرا لە سەرتاسەری هەرێمی کوردستان هەستی پێدەکرێت. حکوومەت لە بریەوەی دان بە شکستیدا بنێت لە بێبەڵێنی بەرامبەر خەڵک و خزمەتکردنی قەوانی سواوی دەستی دەرەکی لێدەداتەوە تا شەرعیەت بە بەکارهێنانی توندوتیژی و سەرکوتکردنی خەڵک و تەقەکردن لێیان بدات. هەرچەندە ڕۆژی شەممە بە درێژایی ڕووداوەکانی گوندی لاجان و بەردەم پاڵاوگەی لاناز سانسۆرێکی توندی سەربازی و ئەمنی لەسەر ڕووماڵی میدیای ڕووداوەکە هەبوو، ڕێگە بە گواستنەوەی زانیاریەکان بۆ خەڵک نەدەدرا و میدیای دەسەڵات و نزیک لە دەسەڵاتیش خۆیان لێ بێدەنگ کردبوو. بەشێک لەو میدیایانەشی لە سەرەتادا ڕووماڵیان کرد ڕوبەڕووی ڕێگری لێکردن و فشار بوونەوە. بەڵام بەگەڕانەوە بۆ مێژووی مامەڵەکردنی هێزە ئەمنیەکان لەگەڵ خۆپیشاندان و ناڕەزایەتیەکان و ڕووداوەکانی مانگی حوتی ئەمساڵیش لە شارۆچکەی خەباتی شاری هەولێریش، هەروەها بەڵگە و گرتە ڤیدیۆیەکانی ڕووداوەکە ناڕاستی بانگەشەکانی وەزارەتی ناوخۆ دەسەلمێنن کە خەڵک بە تەقەکردن تۆمەتبار دەکات. بە پێچەوانەوە گەر حکوومەت لەسەر حەقە و خەڵکی خۆپیشاندەر و ناڕازی تێکدەرە، بۆچی ترس لە گواستنەوە و ڕووماڵی ڕووداوەکان وەک خۆی هەیە؟ لە ساڵی 2011ەوە ئەوەی دەسەڵاتی پارتی و یەکێتی لەگەڵ خۆپیشاندان و ناڕەزایەتیەکان دەیکەن لە ڕوبەڕووبوونەوەیان بە چەک، ڕفاندن و بێسەر و شوێنکردن بە خۆپیشاندەران، لێدان و شکاندنی شکۆی چین و توێژە ڕێز لێگیراوەکانی کۆمەڵگا تا تەخوینکردنیان بە دەستی دەرەکی و ناوخۆیی و تۆمەتبارکردنیان بە ڕوبەڕووبوونەوەی هێزە ئەمنیەکان حکومڕانی ڕاستەقینە نییە، بەڵکو سیاسەتی بەڕێوەبردن بە قەیرانە تا دەسەڵات بەم ئەقڵیەتە ئەمنی و سەربازیە مامەڵە بکات، بۆشایی و نێوانی لەگەڵ خەڵک قوڵتر دەبێتەوە.